ڕۆژێکیان لە پاش غەزوەی خەندەق لە پاش غەزای خەندەق کە جوولەکە خیانەتی لە مسڵمانان کرد جوولەکە کۆمەڵێک بوون لە مەدینە سێ کۆمەڵ بوون لە مەدینە بەڵام هەر جاری عەشرەتێکیان خیانەتیانە کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم دەریان کرد لە مەدینە یەکێک لەوانە خیانەتی کرد کە بەنی قوڕەیظە بوو لە کاتێکا کە محاصەرەی مەدینە درابوو گەمارەی مەدینە درابوو ئەو لە ژێرەوە مؤامەرەی لەگەڵ دژمنەکانە کرد جا پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر لێیان تووڕە بوو زۆر کاتێک گەمارۆکە بە ئیزنی خوا لاچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی نیمەڕۆ بوو فەرمووی کەس نوێژ نەکا لا یوصلیەن أحد العصر إلا في بني قريظة فرمووی کەس پشت نەکاتەوە کەس پشت نەکاتەوە نوێژی عەسر کەس نەیکا ئیلا لە ماڵەکانی بەنی قوڕەیظە نەبێ با ئەدەبیان بدرێ فرمووی خۆتان کۆ بکەنەوە یاڵە ئیتر سەحابەی وابوو لە ماڵە طبعا پێش ئەوەی پێغەمبەر ئەمە بفەرمێ ڕۆیشتووە ماڵ مەسەلەن کەلپەلەکانی داکەندبوو چەک و سلاحەکەی داکەندبوو ئیتر هەر یەکێک و مەشغوڵ بووە شتێکەوە کاتێ پێغەمبەر ئەمەی فەرموو هەر یەکێ ڕۆیشت مەسافەکەش کەم بوو ڕۆشتن خۆیان کۆ کردەوە تیانە هەبوو لە ڕێگا بوو بانگی عەسریدا ئیتر فەرمووی طبعا کە بانگی عەسریدا و یان کاتی عەسراتە پێشەوە وتی با من نوێژەکەم کەم خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم قەسدی ئەوە نەبووە ئێمە ئیلا لەورە نوێژەکەمان بکەین قەسدی ئەوە بۆ پەلە بکەین کۆمەڵێکی تریش وتیان نا پێغەمبەر وتێتی نوێژ عەسر مەکەن ئیلا لەوێ نەبێ ئێمە نایکەین نوێژی عەسر ئیتر بەدەم ڕێوە ڕۆیشتن حتا گەیشتن ئەوێ مەغریب هاتەبانە هەر نێیان کەوتیانی پێغەمبەر وتێتی مەیکە ئێمە نایکەین با نوێژەکەیش کاتی بڕۆ پێغەمبەر فەرمێتی عەسر ئیلا لەوێ بکەن لەیرە دوو ڕەئی دروست بوو کۆمەڵێکیان وا تێگەیشتن پێغەمبەر قەسدی ئەوەیە پەلە بکەن کۆمەڵێکیان وا تێگەیشتن یعنی پێغەمبەر ئیلا ئەبێ وتێتی لەوێ بیکەن کاتێک هاتن لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو جەماعەتن جەماعەتێکیان نوێژی عەسر مەغریب هاتەبانە جەماعەتێکیان نوێژ عەسریان نەکردووە جەماعەتێکیش نوێژ عەسریان کردووە ئەمە نوێژیشە خۆ شتێکی بەسیط نییە ئەمان وتیان ئێمە وا تێگەیشین تۆ مەبەستت پەلەکردن بووە ئەوان شوتیان ئێمە وامە تێگەیشتین تو ئیلا فەرمووتە ئیلا لەیرە نوێژی عەسر بکەن ئیتر کاتی عەسر تەواو بوو ئێمە لەبەر خاتر قسەکەی تۆ نوێژمان نەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فلم يعنف هذا ولم يعنف هذا نەفەرمووی ئێوە خراوتان کرد نەتان زانی نەفام بوون جاهل بوون چۆن نوێژتان فەوتان نەبەوانیش فەرمووی ئێوە بۆ بە قسەی منتان نەکرد و پەلەتان کرد نوێژەکەتان کرد يعني پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە معاملەی کردو چونکە ئەوان هەر یەکێوە نیەت پاکی خۆی وا لە مەوزوعەکە تێگەیشت بوو و مەسەلەکەیش مەجالی دوو ڕەئی تیا بوو بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەنگی لەگەڵ هیچ کامیانە نەکرد ئەم حەدیثە خۆشەویستەکانم کە عەرزم کردن ئیمامی بوخاری لە ژمارەی 946 ئەیگێڕێتەوە و ئیمامی مسلمیش لە ژمارەی 1770 ئەبوو سەعیدی خودری حەدیثێکی ترمان بۆ ئەگێڕێتەوە ئەمەیشیان هە زۆر گرنگە ئەفەرمێ دو زلام لزماني پیغمبر صلى الله عليه وسلم طبعا ام حديث ابو سعيد حديثك صحيحه امام ابو داود والنسائي اجرنا وهندت لمحدثين الشيخ الباني فرمي صحيحه وكمل يزور العلماء ان حديثك صحيحه افرمي دو زلام لزماني پیغمبر صلى الله عليه وسلم درچون بو سفريك للريقا كاتي نيجي كاتبانا او نبو كاتي نيجي مثلا نيجي عسر بو يا نيجي نوربو او نبو ئاویش نەبێت تو چیەکەی کاتی نوێژ هاتەبانە ئاو نەبێ تۆ چیەکەی تەیەموم ئەەکەی کە ئاو نەبوو دەست نوێژ بگری تەیەموم ئەەکەی دەست ئەدەیتە زەویە بسم الله ئەەکەیت و نیەتی تەیەموم و نوێژ حەڵالکردن لەسەر ئەهێنیت دەست ئەدەیتە زەویە و فوەکەیتە دەستا و دەم چاوت مەسحەکەیت و هەردوو دەست مەسحەکەیت و تر نوێژەکەت ئەەکەی ئەمە تەیەمومە سەحابەکان هەردیان تەیەمومیان کرد و نوێژەکەیان کرد دوای ئەوەی نوێژەکەیان کرد هەندێک ڕۆیشتن ئاویان بینی یەشتان کاتی نوێژەکەی شماوە یعنی یەشتان کاتی نوێژەکەی تر نهاتەتەبانە یەشتان کاتی ئەم نوێژە ماوە ئاویان بینی ئەی لێرە چی ئەکەن سەحابەی ئەویان دیکیان وتی وەڵام من نوێژەکەم دووبارە ئەکەمەوە ئێمە بۆیە تەیەموم دروسە ئەگەر ئاو نەبێ ئێستا ئێمە ئاومان بینی من دووبارە یەکەمەوە نوێژەکەم دووبارەی کردەوە ئەوی تریان وتی وەڵا برا من دووبارەی ناکەمەوە ئەو کاتەی کە کاتی نوێژ هاتەبانە ئاو نەبوو من تەیەمومم کرد و تەواو نوێژەکەم کرد ئیتر پێویست ناکە من نوێژەکەم دووبارەکەمەوە بۆ دووبارەی کەمەوە ئەبەم شێوە ڕۆیشتنە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەوزوعەکەیان بۆ پێغەمبەری خوا گێڕایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی فەرموو زۆر گرنگە ئەم مەسائلانە زۆر ضرورە ئێمە بیزانین زۆر ضرورە ئێمە بیزانین مشکلەی ئێمە
ئەوەیە لەم مەسائلانە تێناگەین، نازانین ئەمانە ئیجتیهادین مەجالی دوو ڕەئیتیایە، قسەی دوو هینیتیایە، یەک لا یەکەینەوە بە توندیش یەک لا یەکەینەوە، بەرامبەرەکان یەکسەر بە بیدعەتچی و بە تاوانبار لە قەڵەمە دەین. ئەمەش لە ڕاستیە لەگەڵ دینی ئیسلامە نەگونجیاوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەمەیان کە دووبارەی نەکردەوە، فەرمووی ئەصەبتە السنە، فەرمووی تۆ سنەتی منت پێکا. یعنی ئەگەر پێغەمبەر خۆشی بوایە نوێژەکەی دووبارە ناکردەوە، ئەی بەوەی تریان کە دووبارەی کردەوە، فەرمووی هەی بیدعاچی تۆ بۆ دووبارەت کردەوە؟ نەوەڵڵا. فەرمووی وأجزأتك صلاتك، للروايتك ترى فرمي ولك الأجر مرتين، فرمووی تۆ نوێژەکەی تۆش دروستە و دوو ئەجریتیش دەسەکەوێت، چونکە تۆ لەبەر خاتری خوا دووبارەت کردەوە. ومەجالیشی تایە قسەکردن، یعنی ئەم مەسەلە مەجالی قسەکردنی تایە، بۆیە دوو جار تو ئەخێرت دەسەکەوێت. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا معاملە لەگەڵ سەحابەکانی ئاکا. و لە دوای ئەوەش لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني صحابة أبو بكر وعمر خلافيان بو لا چندين مسألة هل مسألة شر كردن لقل أواني هل قران ولا إسلام ندواي بيغمر صلى الله عليه وسلم، حتى زور مسائل. ابن مسعود وإمام عمر دو كسبون لصحابة كاني بيغمر صلى الله عليه وسلم هرديان عالم بون أمدو عالما منهج كان زور ليك أشو، يعني لزور تشتا ابن مسعود وعمر هان بيكوا بلام لقل أويشا علماء ألين لست مسألة زياترا خلافيان بو لسط مسألة فرعية جوازيها بولا نيوان أو دو كسك منهج كان وكو يكواي وإيتر بقرة لنا وصحابة بردوام أمشتانا هر هبوة لفرع كان خلاف هبوة مجالي تشيتياه وأما مشتيك بو فراوانية تماشا كراوة لنيواني الصحابة كاني في غمرة صلى الله عليه وسلم لدواي الصحابة كاني في غمرة صلى الله عليه وسلم هر أم بوة هر أم خلافة هر بوة لفرعية كان لزماني إمام مجتهد كان أبو حنيفة مذهب أبوه، إمام مالك مذهب أبوه، إمام شافعي، إمام أبو حنيفة، إمام أحمد. أم مذهبان زور جوازيان هي لزور مسائل جوازيان هي جهر كسيك وهلسي لمسألة كي وردا جوازي دروسكا وبدعة وسنة تيابكا جاي مليون فرقة ما انتها دروس أبي